باس لە پێشێلکاریەکان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان دەکەین. هاوکات ئازادی ڕۆژنامەنووسی و بەرپرسکردنەوەی ئازادی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان لە ناوچێکەوە بۆ ناوچێکی دیکە جیاوازیەکانیەوە بە شێوەیەکی گشتی هۆکارچێکە بەردەوامی پێشێلکاریەکان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان بوونیان هەیە. تایبەت بەم بابەتانە گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز کاروان ئەنوەر سکرتێری لقی سلێمانی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کە ڕاستەوخۆ لە ستودیۆ بەیانی کوردستان نیوز میوانە. کاک کاروان سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. بەخێر هاتی. زۆر سپاس. دیارە لەم چەند ڕۆژی پێشووترە ئەوەی کە بینیمان پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان بوونیان هەبوو و هۆکار چییە کە هەمیشە پێشێلکاریەکان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان دووبارە دەبنەوانێ؟ سڵام بۆ تو سڵاو بۆ بینەران. سپاس. ئەمڕۆ 9 شوارە ساڵ ڕۆژی ڕوخانی ڕژێمێکە کە 40 ساڵ حکمی کردووە. لەو 40 ساڵەیە لە 8 شوباتی 63 تا 9 نیسانی 2023 کە 40 ساڵەکات ڕۆژنامەنووسان لەژێر قەمچی ئەو ڕژێمەیە بوون، چونکە حیزبی بەعەز ئەترسا لە وشە ئەترسا، لە ئازادی وتن ئەترسا، لە ئازادی ڕادەربڕین ئەترسا. هەر سیستەمێک، هەر حیزبێک، هەر کەسێک، هەر ڕێکخراوێک ترسی لە ئازادی هەبێت بە ئازادی ئێڕۆخێنێ. یعنی ئەمە تیۆری دنیاە، یعنی ئەوە تا سێری فرانکۆ بکە لە ئیسپانیا، سێری هیتلەر بکە، ئەمانی کە دیکتاتۆرەکان کە دیز یعنی ڕێگەیان نیا و شتیانە سەر بوترێ، شتیانە سەر باس کرێ، ڕەخنەیان لێ بگیرێ. ئەمەی کە ئێستا ڕوئەیە لە هەنێک شوێن لەم هەرێمەیە بەداخەوە، یعنی دوای ئەوەی کە ئێمە 40 ساڵ بەعەز حکومی کردوین، 40 ساڵی کەش لە عێراقا هەر ئازاد نەبووین، ئێستا خۆمان ئازادین کەچی خۆمان نەچەوسێنینەوە. یعنی ئەوە تا بینی ڕۆژنامەنووسێک ڕووماڵەکات دەستگیرەکرێت. هەر دەستگیرکردنی ڕۆژنامەنووس لە کاتی ڕووماڵکردنە، یعنی ئەمە جەریمەیە بۆ لەبەرەوەی تۆ نە ئاڕویجی پێ، نە فیشێکی پێ، نە تەقیب، یعنی کامێرەیەکی پێ، ئەوەی کە ئەگوزارێ ئەوە ئەگوازێتەوە. تۆ ڕێگەی ئەگری کەواتە ئەمە ئەگەر پشت یعنی قوڵتر سێری ئەم حاڵەتە بکەین، ئەوەی کە لە کوردستانە ڕۆیە بەتابەتی لە هەولێر و دووهۆکە حاڵەتی دیاریکراوە. یعنی ئەمە نییە، ینی شتێکە ئەمرێکە ئەو ئەمریکە جێبەجێ کرا جینا ڕۆژنامەنووس ئیشەکەی ئەوەیە کە شتێک ڕوئەیات ڕووداوەکەەوە خۆی بگوازێتەوە. بەڵام ئەگەر تۆ لە ئەسنای گواستنی ڕووداوەکە بڕۆی دەستگیری پێ بیکەیتە ژوورەکەواتە ئەگەر مەبەستێکی سیاسیت نەبێ یا بتەوێ دەنگی ئەو شوێنە نەگات، ئەمە مەترسێکەیە. ئەجینا خۆ ئێمە هەمومان ئەزانین ڕۆژنامەنووس کاری خۆیەتی. ئێستا ئەوەی کە دوێنێ ئەو ڕۆژنامەنووسانی ئێوە کە گیران لە هەولێر کامێرەمان و باڵی سیروان و فەرمان کامێرەمان و پامێرەکە ئەنی لەسەر چی گیراون ڕۆشن ڕووماڵەکە بکەن، پێش بگەنەوێ دەستگیرکرێن. گەشتە ئەوەی کە کارگەشت ئەوەی کە ئیتر بەڕاستی ڕۆژنامەنووس یعنی وەک چەکێک سیر کرێ بە تایبەتی لە منتیقی هەولێر. ئێمە پار من و تۆ ئالێرەیە باسی راپۆرتی باسی دەستگیرکردنی ئەو ڕۆژنامەنووسانی بادینانمان کرد. دروستە. قسەمان کرد وتمان ئەگەر بێت و بەم شێوەیە ئەم ڕۆژنامەنووسانە بەم شێوەیە دادگایی بکرێن، حکم بدرێن، بێگومان لە راپۆرتە نێودەوڵەتیەکانە زۆر بە خراپیەشێتەوە لەسەرمان. کەڵم لەسەرمان لەسەر هەرێمی کوردستان، چونکە ئێمە یەک هەرێمی لەو حاڵەتەیە، بەڵام خۆ ناڵێمە سلێمانی وانی و هەولێر وایە. بەڵێەوە تا راپۆرتەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا یعنی چۆن باسی کرد، یعنی بە شێوەیەک باسی کرد کە درڕندانەترین شوێن بۆ ڕۆژنامەنووسان هەرێمی کوردستانە بە تایبەتی لەسەر کیسی دادگاییکردنی ئەو ڕۆژنامەنووسانەی کە لەسەر چات و لەسەر نووسین و لەسەر گروپین گیران و 5 ساڵ حکوم 6 ساڵ حکوم هەشیانە 2 ساڵ 3 ساڵ بۆ خۆی لە تەوقیفە مایەوە. یعنی بیزەڵ ئەوەی کە ئێمە باسمان کرد دوای ساڵێک لە راپۆرتەکەی ئەمنیستی و لە راپۆرتەکەی وەزارەتی دەرەوە لە هەموو راپۆرتە نێودەوڵەتیەکانە زۆر بە خراپی باسی ئەو دەڤەری ئەوێ کراوە. بەڵام خۆ کاڵین یەک هەرێمینیان ناڵە سلێمانی بەم شێوەیە نیوێ بۆ شوێنەوە تا ئێمە لە سلێمانی یعنی هەر کەسێک ئەگەر بانگیش بکرێت بۆ بانکردن، ینی بۆ ئیفادە وەرگرتن لە هەر بنکەیەکی پۆلیسیان لە هەر دادگایەک ئەگەر خۆمان ئەبێ نوێنەرێکی ئەمەی لەگەڵ بێ بڕوە بۆ ئەگەر کێشەیەکی هەبێت و تاوانێکی کردبێت تۆمەتێکی کردبێت با یاسا سزای بەڵام ئەگەر بەم شێوەیە بە لەسەر ڕووماڵکردن بگیرێت و جاری کەژێڵێمەوە هەر حیزبێک هەر دەوڵەتێک لە ئازادی وتن ترسا هەر بە ئازادی وتن دەڕوخێت. بەڵێ کاک کاروان ئەوەی کە دەمەوێت سەرنج بخەمە سەری دیار دەستگیرکردنی ڕۆژنامەنووسانی کوردستان نیوز لە ناوچەیەک کاردانەوەی بەدوا خۆی داهێنا. لە پاڵ کاردانەوەکە تش بخەمە سەر بابەتێک کە پەیامنێرمان باسی لەوە کرد لە کاتێکدا لە پای ئازادکردنی با بڵین راپۆرتێکی پێپڕ کراوەتەوە لەو راپۆرتە ناچار کراوە کە ئیمزا لەسەر بابەتێک بکات بەوەی ئێمە تو ئازاد ناکەین هەتا ئیمزا لەسەر بابەتە نەکەین. ناوڕۆکی راپۆرتەکەش باسی لەوە کردووە کە ئەم ڕۆژنامەنووسە بۆی نیە جارێکی دیکە ڕووماڵی بابەتێ بکات تەنانەت ئەگەر مۆڵەتیشی هەبێت. ئەمە چۆن دەبینیت؟ ئێمە بەپی یاساکاری ڕۆژنامەنووسی هەرێمێکی ئازادە ئەژین، بەپی ئەو یاسایی کە پەرلەمانی کوردستان لە ساڵی 2007 دەنگی دەسەراوە
ئەم هەرێمەش ئازادە ڕۆژنامەنووسیش بە دێڕێک هاتووە کاری ڕۆژنامەنووسی ئازادە و سانسۆری لەسەر نیە ئەمە لە یاساکی خۆمانە ئەمە کار بە یاسای عقوباتی عراقی ناکەین بەڵام دیارە ئەوە ڕۆشنی یاسایەکیان هێناوەتەوە کە ئەجینا خۆ ئەمە بەدر لە یاسایە کاری ڕۆژنامەنووسی کە ئازاد بێ لە هەرێمەکەی تووە کە پەرلەمان و سەرۆکی هەرێمی ئیمزای لەسەر کەواتە کابرا ئازادە بەڵام لە چوارچەوەی ئەو یاسایی کە بۆی دانراوە هەمومان نەزانین یعنی ڕووماڵکردن سنووری خۆی هەیە بەڵام تۆ بینی تەعهودێکی پێ پڕکەیتەوە کە ئیتر نابێت کاری ڕۆژنامەنووسی بکە ئێکەواتە تۆ بێ و ڕۆژنامەنووسە بێنیتە ماڵەوە کە ئەی کارەکەی ئەوەیە وەکوای بە مامۆستایەک بڵێ نابێوانە بە خوێندکارەکان و بە قوتابیەکان بڵێتەوە نابێ ئەمە کە لە هەرێمی کوردستانە ئەکوزێرێت یعنی ناوبانگمان ڕۆژ بە ڕۆژ خراپترە بێت ئەو ئەمەش بە دەستی ئەنقەزوە کرێت یعنی خۆم ئێمە هەموو جارێک پێش ئەوەی با بڵێن ڕەشەباکە دروست بێ باسمان کردووە ترسمان هەیە مەترسیمان باس کردووە ناکرێ هەرێمێکی ئێمە یعنی هەرێمێکی 5 میلیۆن کەسی بەقەدر لادەیەکی سین خەڵکمان هەیە نەتوانین ئیداری ئەم کەناڵانی خۆمان بکەین ئەوەی کە ئەوگوزارێت بەدەستی ئەنقەستە کەڵەم بەدەستی ئەنقەستە یعنی بۆ ئەوەی ڕووماڵ نەکرێت ئێستا یعنی حیزب هەیە خەڵک هەیە دەستگا هەیە حەزەکات دنیا ژێرا و ژوور بێت کەس هەواڵێکی بڵاو نەکاونی گوازێتەوە ئەمە ئەوەیە مۆزوعەکە ئەجناوەکو تۆ ڕۆژنامەنووسێک ئەوڕا ڕووماڵی هەواڵێکەکات تو بۆ ئەیگریت و تەعهودی پێپڕەکەیتەوە کە تەعهودیشی پێپڕ کردەوە ینی جارێکی نەکە ئەمە بەپێ قانونیش ئیمزاکەی خۆی جارێکی کە وای لێکا کە بە ترس و لەرزی شەوە میشە بکات ئەمە یعنی نەبووە لە دنیایان نەبووە تو یاسای وڵاتەکە یاسای هەرێمەکەت شتێک بڵێ و خۆشت شتێکی کە جێبەجێ بکەی بەڵام تۆش مەترسیە لەسەر وتن ینی ئێستا پرسیارەکەم من بۆچی لێرە ڕۆژنامەنووسەکان زۆر بە ئازادیان ڕووماڵەکەن بۆچی ڕەخنەکانی زۆر بۆچی مەسەلانەوەتا من لە لقی سلێمانی باوەڕە هەبێ هیچ کێشە نییە ڕاستی هیلاگە بین سەر مێزەکەم ئەمەە ئەوراقی لەسەر سکاڵایە و سکاڵاکردنە و یاسا بەپی یاسا ئەچێ بڕێەوە ڕۆژنامەنووس تۆمەتێکی کردبێت غەرامەی تۆمەتێکی خۆی وەرەگرێت تۆمەتی نەکردبێت داوای قەرەبووی بۆکەینەوە ئیتر ئەمە بەپی یاسا ئیشەکە زۆر بە باشیە ڕوا سێرەکەیت بەجارێکە خۆپشاندانێک لێرەکرێت 100 ڕۆژنامەنووسە چنە ناو خۆپشاندانەکان و ڕووماڵیەکەن بەڵام کە ئەبێ بە شەڕە بەرد و ئەبێ بە ئەم لاولا خۆ پارێزیش زەڕوێ ئەمانە هەمووی ڕێک خراوە ئێستا زانستی ڕۆژنامەنووسی لە دنیای وەک کیمیا وەک فیزیا وەک ماتماتیک ئەخوێنرێ بەڵام لە هەرێمی کوردستانە بە تایبەتی لە دۆک و لە هەولێرا زۆر بە خراپی ڕەفتار لەگەڵ ڕۆژنامەنووسەکرێت و ئەو راپۆرتانشی کە لە ئەم ساڵا بە ساڵی پار ئەین ڕووماڵکردنی ساڵی پار دەرچوو باشترین بەڵگەن بۆ ئەوەی کە هەموو دنیا ئاگای لە ئەو قۆرەخکردنە ئەو تەستکردنەوەی هەیە کە بەداخەوە لەم جاری کرد ئەم ڕوونەوەی شوارەکە ڕۆژە ڕووخانی ڕژێمی باسە ینی ناکرێت تۆ ئەستی تەقلیدی فکری باز بکەیت چونکە لە سەردەمی بەعسا نیزام شمولی بوو کەس بۆی نەبوو هیچ بڵێت تەنها کەناڵەکانی خۆیان دەسەڵات یعنی ئەو حیزب خۆی حیزبێکی شمولی و تاک حیزب بوو خۆی میدیا لە دەستی خۆیان بوو تۆژە گەرێسە بتێت لەوایی بیت ئەوەی ناتوانێت بەڵێ کاک کاروان دیارە هەروکو لە قسە کشتا باست کرد ئازادی ڕادەربڕین هەم ئازادی ڕۆژنامەگەری لە زۆنێکەوە بۆ زۆنێکی دیکە لە هەرێمی کوردستاندا جیاوازی هەیە بە حیزبیکردنی ئازادی ڕادەربڕین و ڕووماڵکردنی بابەتەکان ئەمە تا چەندە جگەلەوەی کاریگەری لەسەر ئازادی ڕۆژنامەگەری دروستەکە هەندێک جار کاریگەری لەسەر ژیانی خودی ڕۆژنامەنووسیش دروست دەکات بێگومان حیزب ئەعلامی خۆی هەیە میدیای خۆی هەیە قیچێکە با حیزب میدیای خۆی هەبێت و ئەو میدیایش ئەگەر ئەوەنە با بڵین بیرتەستێک نەبێت ئێمە هەمومان بیرتان نەچێت ئێمە لە دوای 92 کە ئازاد بووین میدیای حیزبی بوو بە کۆڵەکەی میدیای کوردی ئێستاتی و میدیانی تریش کە لە ژێر چەتری حیزبا ئیش ناکەن بەڵام هەر لە حیزبەوە هاتوونەتە دەرەوە ئاراستەکراون بڵێ میدیای حیزبی میدیایشی ئەگەر لە چوارچێوەی کاری میدیایە بێت مەترسی لەسەر نییە بەڵام لەگەڵەوە شاد ئێستا هەم بۆ میدیای حیزبی هەم بۆ میدیای ئازاد هەم ئەتوانم بڵێم ڕەوشەکە بەرەو تەسک بوونەوەیکی خراپ ئەڕوات ئەم بەرتەسک بوونەوەیە مەترسی دوا ڕۆژێکی لێکرێکە بێ بە خویەک بێ بە ڕەفتارێک کە ئیتر نەتوانین نەژێر و چەترابینە دەرەوە ئێستا وای نابینیت کە تا ڕادەیەک ئەمە بوو بێت بەخوو چکە هەر لە ماوەی هەفتەیەکدا تیمی کەناڵی کورسان نیوز ڕێگیری لێکراکە لە برادۆست ڕووماڵی بابەتێک کا لە نێو نەخۆشخانەیەەکە دوێنێ بە هەمان شێوە جگەل لە ڕێگریکردن دەستگیرکردنی ڕۆژنامەنووسانیشی بەدوای هاو ئەمە جگەل لە ڕۆژنامەنووسانی بادینان و چەند بابەتێکی دیکە کە تایبەت بە ڕۆژنامەنووسان هەیە ئەمە نەبووە بەخوو میرەباخانێمە مەترسەکەمان لەسەرەوەیە کە ئەگەر ئاوا بەردەوام بێت ڕۆژ بە ڕۆژ عنی بەرەو ئاقارێکی خراپتر ئەڕوە ئەم بەردەوامیش وەکو جاری کەوتم بەدەستی ئەم قستە بەڵێ مەترسەکەمان
زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت، زۆر سپاس بۆ کاروان ئەنوەر سکرتێری ڕقی سلێمانی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان، سپاس بۆ ڕوونکردنەوەکانت.